لەسەر پرسی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان زێدەتر ڕادەوەستین دەمانێت بزانین پارتی دیموکراتی کوردستان پێداگرە لەسەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لەم کاتێک کە دیاری کراوە و پێداگریەکەی هەر بەردەوامە. میوانمان هاوار محەممەد گوتەبێژی بەشی هەڵبژاردننی پارتی دیموکراتی کوردستانە لە ستۆدیۆ میوانە لەگەڵمان بەخێر هاتی. سپاس بۆ جەنابێت. پارتی بۆ هەڵبژاردننی 25 شوبات ئامادەیە و بەلای ئەوە کاتەکەی گونجاوە. سڵاو بۆ ئێوە بۆ بینەرانی کوردستان بچار. بەڵێ بێگومان ئەوەی کە ئێستا هەیە بەداخەوە فەراغێکی تەشریعی گەورە لە کوردستان هەیە کە پەرلەمان لە سایی ئەو بڕیاری دادگای ئیتحادی ئێستا پەچ کەوتووە و ناتوانێت هیچ یاسایەک دەربکات و ناتوانێت بە مەهام و بە وەزیفەی خۆی هەڵبستێت کە پێویستە پێ هەڵبستێ. بۆیە ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان بەر لەو کۆتایی هاتنی وادەی پەرلەمانی کوردستان بەر لە ساڵێک ئێمە هەمیشە جەختمان لە ناو پەرلەمان لەسەر ئەوە کردوتەوە کە پێویستە لە وادەی دیاریکراوی خۆی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام بدرێت بۆ ئەوەی نەکەوینە فەراغێکی تەشریعی بەم شێوەی ئێستاش کە لەلایەن سەرۆکایەتی هەرێمی کوردستان مەرسومێک دەرچووە و 25/2 دەست نیشان کراوە. ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان پێشوازی لەو وادەیە دەکەین و زۆر خۆشحاڵیشین بەوەی کە هەروەکو ڕاگەیەنرا کە ئەم وادەیە دیارە جێگای ڕەزامەندی تەواوی لایەنە سیاسیەکانی کوردستانیش بووە. باشە بەڕێز هاوار پێشتر لەگەڵ یەکێتی ناکۆکیتان هەبوو لەسەر فرەبازنەیی و بە باز نەبوونی هەڵبژاردنەکان. ئەو ناکۆکیانە ماون هێشتا؟ بەر لەوەی وەڵامی پرسیارەکەت دەمەوە ناکۆچەکان لەسەر ئەوە بوو پارتی هەمیشە جەختی لەسەر ئەوە دەکردەوە کە هەڵبژاردنەکان لە وادەی خۆی بکرێت. ئەگەر نا پارتی ناکۆچی لەسەر ئەوە نەبوو کە یاسای هەڵبژاردن بەس شێوەیەک بێ بە فرەبازنە بێ یاخود بە یەک بازنە بێت. واتە ئەگەر لەسەر هەر ئەو یاسایە بێت بەڵێ ئێمە کێشەمان نییە بەداخەوە کە ئێستا فەراغێکی تەشریعی هەیە دەسەڵاتێکی بەدیلیش نییە بتوانێت کە یاسایەکە هەموار بکاتەوە. بۆیە بە ناچاری ئێمە دەیە پەنا بۆ ئەو بن کە یاسایی ئێستا کە بەرکارە پەیڕۆ بکرێت و جێبەجێ بکرێت. ئێستا هیچ کێشەیەک نەماوە لە نێوان پارتی و یەکێتی لەسەر پرسی هەڵبژاردن. پێم وانە کێشەیەک هەبی چونکە چارەسەری ئەوە نییە چونکە هیچ موسسەیەک یاخود دامەزراوەیەک نییە کە بتوانێت بە پێویستی لایەنە سیاسەکان بتوانێت ئەو یاسایە هەموار بکاتەوە. باشە ئەگەر وا بێت هیچ وادەیەک دانراوە کە لیژنەیەک کۆبوونەوەیەک لەگەڵ دەستگای هەڵبژاردننی یەکێتی ئەنجام بدەن بۆ ڕێکەوتن لەسەر وادەکە یاخود لەسەر وادەکە قسە بکەن. وادەکە ئێستا پێم وانە ئێمەی لایەنە سیاسەکان بتوانین قسە لەسەرەوە وادەیە بکەین چونکە ئەوە بەپێی یاسای سەرۆکایەتی هەرێم لە دەسەڵاتی سەرۆکی هەرێمدایە کە بەڕاوێژ لەگەڵ کۆمیسیۆن ئەو وادەیە دەست نیشان بکە. بەخۆشحاڵیەوە سەرۆکی هەرێمی کوردستان تەواوی ئەو ئیلتیزامە یاساییانێک کە لەسەریتی بە زیادەوە جێبەجێ کردوون. ئەوەی دیکە کە مایتەوە ئەوەیە کە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق کە سەرپەرشتی و ئیدارەی ئەو پرۆسەیە دەکات هەڵبستێت بە ئامادەکاریەکان بۆەوەی دەست بکە بە ڕێکارەکانی ئەوەی کە ئامادەکاری بۆ پرۆسەکە ئەنجام بدات. ئێمەی لایەنە سیاسەکانیش کە هاوبشتێکی سەرەکین لە پرۆسەکەدا هەر یەکە بۆ پلانێکە بۆ خۆی بە پەسەندی دەزانێت دەتوانێت بەرنامەیەک دابنێت و هەڵبژاردنەکە بەشداری تێدا بکات. باشە پارتی بۆ ئەم هەڵبژاردنە چەند کاندیدی ئەبێت بەنیازن کورسی زیاد بکەن؟ هەر بەپێی ئەو یاسایی کە ئێستا هەیە هەر قوارەیەکی سیاسی دەتوانێت 100 کاندید پێشکەش بکە بەڵام بەمەرجێک دەبێت 130 ئەو کاندیدانە ئافرەت بن. پێم وایە پارتی دیموکراتی کوردستان 100 کاندید پێشکەش دەکات بەڵام هێشتا بەپێی ئەو ڕێکارانێک کە کۆمیسیۆن پێویستە دیاریان بکات دیاری نەکردوون بە هێشتا نەگەیشتە قۆناغی ئەوەی کە ئێمە بتوانین کاندیدەکانی کاتە ئەو ئامادەکاریانی کە پارتی دیموکراتی کوردستان بۆ هەڵبژاردنەکان کردوێتی چییە و چاوەڕوانی ئەوەش دەکەن کە ژمارەی دەنگدەران بە لیستی پارتی زیاد بکە یا بە کاندیدانی پارتی زیاد بکات؟ هێشتا زۆر باس لەوە بکەین کە ژمارەی ئەوانەی کە ئەندام پەرلەمانەکانی پارتی یان ژمارە کورسەکانی پارتی زیاد دەکات یان کەم دەکات. بەڵام بەپێی ئەو واقعی کە هەیە پارتی دیموکراتی کوردستان پارتێکی منەظەمە بە بەراورد لەگەڵ حزبەکانی دیکە حزبێکی مستەقڕە و قیادەیەکی تۆکمەی هەیە بە تایبەتی بوونی خودی جەنابی سەرۆک بارزانی لەسەر هەڕەمی قیادەی پارتی ئەوە
کاریگەری زۆری لەسەر پێگەی پارتیدا هەیە و خەڵکێکی زۆریش پابندە بە ڕێنمایی و ڕێکارەکانی پارتی جگە لەوەش ئێمە پارتی دیموکراتی کوردستان ژمارێکی زۆری ئەندام و لایەنگر و دڵسۆز و وەفاداری هەیە بۆیە ئێمە پشت ئەستورین بەوەی کە بتوانین لە هەموو هەڵبژارنەکان ئەو پێگەی کە هەمانە بیپارێزین و بەرەو پێشتریشی ببین. باشە ئەڵێ مانگەشە و سەر لە ئێوارە دیارە هەر لە ئێستاوە باسی ئەوە کرێت کە هەمان کۆمیسیۆن کە ئێستا هەیە هەمان کۆمیسیۆن ئەگەر وادەکەشی لە مانگی یەکی ساڵی 2024 تەواو ببێت هەر هەمان کۆمیسیۆن ماوەیەکی یاسایی بۆ درێژەکرێت و هەروەها هەڵبژاردنەکە بەڕێوە ئەبات پێتان وایە ئەم هەڵبژاردنەکە ئەوان بەڕێوە بن بە شێوەیەکی ئەلکترۆنی بێت شێوازەکە هیچ قسەتان لەسەر کردووە بەپێی یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان باس لە میکانزمی ئەلکترۆنی نەکراوە ئەوە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەو تەوافقی لە نێوان سەرۆکاتی هەرێم و کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان دەکرێت ئەوان دەبێت قسە لەسەر ئەو بابەتە بکەن بەڵام پێم وانییە کێشەیەک هەبی لەوەی ئەگەر پرۆسەکە بە شێوازی ئەلکترۆنی بەڕێوە بچێت ئەخۆت بە شێوازی یەدەوی بەڕێوە بچێت باشە ئەوەی کە ئەمێنێتەوە سەبارەت بە هەڵبژاردنەکان پێتان وایە کە چۆن بێت ژمارەکە چی لێ بێت چۆن ڕێژەی بەشداری دەنگدەران چی لێ بێت لە کاتێکدا کە چەند جارێک هەڵبژاردن دواخرا وا دەکەی دواخرا ئەم کاریگەری نابێت بەپێی ستانداردی نێودەوڵەتی هیچ پێوەرێک دەستنیشان نەکراوە بۆ ئەوەی کە ئەگەر ئەو ڕێژەیە بەشداری لە پرۆسی هەڵبژاردن نەکات ئەو هەڵبژاردنە ڕەوایەتی نەمێنێ یاخود مەشروعیەتی نەمێنێ بۆ نمونە لە هەڵبژاردنەکانی فەڕەنسا کەم جار هەیە کە 130 دەنگدەران بەشداری تێدا بکەن ئەوە بەمانای ئەوە نییە کە هەڵبژاردنەکانی فەڕەنسا ڕەوایەتیان نییە بە تایبەتیش مەبەستم لە کاتی وا دەکەێتی چەند جارە دواخراوە ئەمە کاریگەری نابێت بە تاکید لەوانەیە تا ڕادێک کاریگەری خراپی هەبێتن بەڵام ئەوە دەگەڕێتەوە سەر ئەوەی کە حزبەکانی حزبە سیاسیەکان ئەوانی کە بەشداری لە پرۆسەکە دەکەن و ئەو کاندیدا سەر بخۆیانی کە بەشداری لە پرۆسەکە دەکەن تا چەند بتوانن دۆست و لایەنگرانی خۆیان ئامادە بکەن بۆی بەشداری لە پرۆسەکە بکەن ئەم پێم وایە لە هەرێمی کوردستان سەرڕای ئەوەی کە کێشە و گرفتەکان بە تایبەتی ئەوانەی لە بواری ئابووری زۆرن بەڵام منافسەیەکی گەرم دەبێت ئەوەش ڕنگدانەوەی بەسەر ئەو لایەنە دەبێت کە زۆرترین دەنگدەر لە هەرێمی کوردستان بەشداری لە پرۆسی دەنگداندا. ئێمە سپاس دەکەین هاوار محەممەد گوتەبێژی بەشی هەڵبژاردننی پارتی دموکراتی کوردستان لەگەڵمان بوویت و وەڵامدەری پرسیارەکان بێت.